باوکی تەمەن فەرموو عەزیزم. السلام عليكم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا برای خۆشەویستم باوکی تەمەن. زۆر بەڕێزی قوربان سەلامەت بی یاخوا. پرسیارێکم بۆ گەزێت نەبی. باڵێ لە خزمەتان فەرموو. ئەوە لەکنەمە بابرێن وەکو بەیتارێک هەیە پیاوە. بەڵێ. ئایا جائیزە ئافرەتەکان بچنەکەنی مەسەلەن لۆ ئایا هەیە پشتی دێشێ و قاچی دێشێ و ئەمە لە ڕووی شەرع ئەو دەمانی بپرسین ئایا دەتوانین ئەوە دەستکاری ئافرەتەکان بکە یان نا؟ بەڵێ بەشەڵا قسەت بۆ دەکەم بەسەر چاوان. باشە ڕەحمەت لە داک و بابت. ڕەحمەت لە دایکەوەکی هەموو دایک باوکی تەمەن برای خۆشەویست و عەزیزم. جەزاکەڵڵا خەیرە مامۆستا. خوا لەگەڵ قوربان گیان، خوا لەگەڵ برا شیرینەکەم، خوا لەگەڵ. باوکی تەمەن دەڵێ ئەو بەیتارانەی کەوا جەڕاحی کوردەواری بە کوردی خۆمان ئافرەت بچێ بۆ لایەن عەرزم کرد لە باسی سوێنەرەکە شاوایە ئەگەر جەری وایە ئافرەت دەستی شکاوە. ئێستا کاک حاجی ڕزگاری جەڕاح لە سلێمانی یا ڕەبی خوا تەمەنی پەڕبارەکەت کە چێ هەیە لەم کوردستاندا بە تایبەتی من لە سنووری سلێمانی دەماڵم لەوەیە چێ هەیە لەو پیاوە بەهرەمەند نەبوو بێ. زۆر جار پسپۆڕی ئێسکان و شکاوی خۆیان خەڵکی بۆ لادەنێرن. کاک حاجی ڕزگار یان ئەمسالی ئەویش کە خەڵکانێکی تر هەن بەڕاستی دەست بەخێرن بە ویژدانن بێتەماحن بە سەدان خەڵک لەوانەیە سەقەت بوو بێ لەم کوردستان لە ئەوان بوونەمای خێر و بەرەکەت بۆی. ئەم پیاوە بەڕێزانەش عادەتیان وایە ژنێک بە تەنیا کچێک بچێ بۆ لای سەیری ناکە ئەڵە بڕۆ مێردەکەتت لەگەڵا بێ. بەڵام ئێستا جەنابەت کاکە باوکی تەمەن خوا نەخواستە خێزانت پێویستی دەستێکی دەماری لەجێ چوو و دەستێکی ئازاری پێگەیشت بوو کچێکت خوا بیان پارێزێ و دوور لە ماڵی ئێوە مسڵمانان و هەموو لایەک خوا بمان پارێزێ پێویستیت کرد ئەبێ خۆت لەگەڵ یا بچی کە خۆت لەوێ بووی هەندێک شوێن هەیە ئەم دەستەین بۆ بگرە ئەم بینەی لێ پێچە ئەوانش دەبێت پیاوانی بەدەستنوێژم بە قەدر و حرمەت بن کەسایەتیان بەهێز بێ نابێ ئافرەت بخەیتە بەردەستی هەموو پیاوێک هەرچی خودی وەتی وەستام و بەیتارم نابێ. بەڵام مادام ئینسانێکی دەست بەدەست نوێژە چاوپاک و دایان پاکە ڕابردووی پاکە ئینسانێکی شارەزایە واگەر نەیبێت تێدای ئەو بەڕاستی لەوانەیە خوا نەخواستە نەخۆشەکە سەقەت ببێ با پیاوەکەی خۆی لەگەڵا بێ با کوڕێکی خۆی لەگەڵا بێ با کچێکی لەگەڵا بێ با ژنێکی تری لەگەڵا بێ. ئەگەر خەڵوەت و تەنهایی دروست نەبوو و متمانەش بە کابرا هەبوو وەکو کاک حاجی ڕزگار و ئەمسالی کە لە کوردستانە لە هەولێر و شارەکانی کەش لەوە چێ بم وەکو پێویست ناسم بە ئەخلاق بەرزی ناسراون و هەموو کچان وین وەکو خوشتی خۆیان سەی دەکەن مێژووی ڕابردوویان بە پاکی هێناوە ئەمە هیچ ئیشکالێکی لەسەر نییە و شەریعەت ڕێگەی داوە لە حاڵەتی زەرورە بۆ سەلامەتی مرۆڤەکان پیاویش تەداوی ئافرەت بکە لەو حاڵەتدا کە شکستە بەندێکی ژن دەست ناکەوێت ژنمان نییە لەو وارەدا هەشمان بێ یعنی لەو سنوورەی تۆدانێ لە وڵاتەی تۆدانێ دەستت پێی ناگا دەچێت لای پیاوێکی ئاوا و ئیشکالی لەسەر نییە.